زۆری کرەی مۆلیدەی ئەهلی بەراورد بە شار و ناوچەکانی دیکە و کەمی و نەبوونی کارەبای نیشتیمانی هاوڵاتیانی ئیدارەی ڕاپەڕینی نیگەران کردووە و دەڵێن نەبوونی موچە و کار و کەسابەت لەلایەک و زۆری کرەی مۆلیدەی ئەهلی لەلایەکی دیکەوە بارگرانیەکی زۆری خستووەتە سەرمان. ئێستا ئێمە 3 ئەمپێرم هەیە ئەگەر بێتەوە 12,000 کات ئەم پێم نادرێ مامۆستا معاش نییە هیچ موچە و ئیش و کارمان نییە صاحب منداڵیشین کەواتە ئەو موچەمان پێ نادرێ ماشی ئەو مۆلیدەی زۆرە کوڕانجا کرێ مۆلیدەیە کرێ ئاوێ چکرێکمان لەسەر نییە بەس معاشی نادەنەوە نە کار و کەسابات هەیە نە ژیان هەیە وا باوکمەگە چاریان بکرێ خوێنی ئەو میلەتر دەمچن لەوەی هاوڵاتیان دەڵێن جیاوازی کرەی مۆلیدەی ئەهلی لە شارێکەوە بۆ شارێکی دیکە نیگەرانی کردوون و هەموو مانگێک 2,000 بۆ 3,000 دینار زیاتر لە هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین وەردەگیرێت بۆ کرەی مۆلیدە. 13,000 داوە. 13,000 دا. ئەی پێوانیە بڕپارێکی زۆرە ئەو ئەی قابلیە زۆر نەبێگەن نەبێت دەبێت چی قارسکەی حکوومەت بۆ خۆت دەزانێ واگا لێ حکوومەت بەنا حکوومەت بەر وەڵڵا زۆر حتا خوادەڵێ بەستە ئەوەندە زۆرە ئەوەندە زۆرە چی پێ دەرێ کاکە کاکەی من ئێستا من دام پێڕە کاکە دام دە 12 حساب کرد چەند دەکا ناکە 120,000 بۆ خوا دەبێت 120,000 دێن بێت لە کارەبایی ڕێسی خۆڕ وەڵڵا قەرزدار دەوێتام لەوە ئەوە قەتەم بەخوای مانگێک دەبێت لەوانێ بای 50,000 مەفرۆتمێ. هاوڵاتیان دەڵێن گەرچی لە هەرێمێکی بچووکدا دەژین کە پڕیەتی لە سامانی سەرزەوی و ژێرزەوی خراپی ئیدارەدان و نەبوونی حکومڕانێکی دادگەر وای کردووە هەر ڕۆژە و بارگرانیەک دروست ببێت بێ ئەوەی حکوومەت و کاربەدەستان هیچ خەمێکیان هەبێت و خۆیان بە بەرپرسیار بزانن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.